کەس نازان بۆ ئەم نەوتە بۆ زیادە بۆ پارەکەی دەبڵە بۆ نادرێت بۆ مەعاش نادرێت بۆ کە ئەژدرێت نیوە ئەدرێت بۆ ماک ببە چل ڕۆژ لە هەموو جیان ها هەرێکە بە شتێکەوە ملەتەکەی ئەدۆشێت هەر وڵاتەوە بە شتێکە میلەت لەناو ئەبات چونکە لەسەر خۆی ئەمری پێکات ئاگادار مادام قەرزداری منی ئەبێ بە ڕێنمایەکانی من تۆ هەڵسوکەوت بکەیت لەگەڵ میلەتەکەتە چونکە ئەگەر وە نەکەیت قەرزت پێ نادەم بۆی کە سەری ماک تۆ مەعاشی میلەتەکەتی پێ بدەیت بۆیشە حکومەت ناڕازیە لەو ئەو هەموو تەلاقە ناڕازیە لەو هەموو خۆکوشتنە ناڕازی لەو هەموو لەباربردنە ناڕازی لەو هەموو نەخۆشی نەفسیە بەڵام چی بکات وڵاتەکەی لەدەست ڕۆیشتووە وڵاتەکەی فرۆشت بە نەزانی بی بە گەمژەیی بی بە خەیانەت بێت بەهەر هۆکارێک بێت ئەم ملەتە و ئەم حکومەتی لەدەست ڕۆیشتووە تەنها هەیکەلێک حکومەکات کە سەرۆکە بە حیساب وەڵڵاهی هیچی بەدەست نییە نە ناموسی میلەتەکەی نە بەروبوومی ژێرزەوی وڵاتەکەی نە خەدەماتەکانی بەدەستە و نە زەری بەشی بەدەستە ئەبێ هەر هەموو لە ژێڕکەیفی مەرجەکانی بانکی نێودەوڵەتی و سندوقی نەقدی دووەلی ئەبێت ئەم شتانە زیاد بکات کە نە ڕێژەی نرخی نەوت بەدەستە خۆیتی کە بەچەندی بێت نە کارەبا بەدەستە خۆیتی نە زەری بە ئەوش بەدەستە خۆیتی بەڵکو لەسەر خۆی ئەمری پێکەن ئەبێ ئەم شتانە تەسلیم بکات و گرانیش بکات ئەمە پیلان عەزیزانی من وەرنە سەر ئەسلی شتەکان وەڵڵاهی هیچ پەیوەندی بە شتەکانی ترەوە نییە مادام ئێمە لە شەریعەتەکە دوورکەوتونێتەوە کە پیلانەکەشیان ئەوە بووە ئەبێت ئەو شتانەشمان بەسەر دابێت چونکە شەریعەتی خوای گەورە بەرپا ناکرێت بۆ لێشمان ڕازینە نوێژ بکەین بە ڕۆژی بین لەیلەتوڵ قەدر بکەین تەڕاویح بکەین هەموو شتێک چونکە ئێمە لە سەرچاوەی کێشەکە نازانین بۆ لێشمان ئەگەڕێن ئێمە بەو شتانە بکەین چونکە ئەوان تەنها مەبەستیان ئەوەیە کەسانێک لەسەر حکم بن و میلەتێک بینەکایەوە کە ڕیبا وەربگرن و قەرز وەربگرن وەلو ئەگەر نوێشکەریش بن و حاجی و سەید و شێخ و مەلاژ بن مادام قەرز وەرەگرن ئیتر هەموو شتەکانی تر لێ وەرەگرن بۆیە ئەم عەلماتێک ئێستاکەشەیە ئەڵێ نوێژ ڕۆژی خۆت بکە ئیمان لە دڵدا عیلاقەی بەبینی خۆت و خواتدایە بەڵام سیاست دین نییە ئەمە قسەیەکی ئەحمەقیە بەڕاستی ئەمە شتێکە کوفرە کە زۆربەی زۆری مسلمان بەناو مسلمان ئەمریکا قساکات ئەڵێ دین لە دەوڵەت زیاد بکرێتەوە بەڕاستی ئەبێ دین بۆ تاک بێتن و دەوڵەتیش بۆ قەیسەر بێت یعنی بۆی کە وڵات بفرۆشت بۆی کە ڕیبات بدەن بە وڵات کە وڵات بە قەرزدار کرا کەواتە ئەم میلەتە و ئەم حکومەتە تەواو کەوتە ژێر دەستی باقەکان و قەرزدەرەکان ئیتر بە هەر خەڵکیش دەروون ناس و کۆمەڵ ناس و مامۆستاکانە سەمین بەرهاوارکەن بڵێن ئەخلاق نەما و ژیان نەما و تەلاق زۆر بۆ نەخۆشی نەفسیەکان زۆر بوون و نازانن کە کێشەکە لە چێدایە سەرچاوی کێشەکان لە چێن دەردایە ئەمە یەکێ لە پلانەکان کە چییە کە بێت هەڵاوسان دروست بێ لە وڵاتە هەموو شتێک بە پارە بکرێت بۆی کە ژیان قورس بکرێت بۆی کە نەتوان هاوسەرگیری بکرێت لەو لاشەوە بە کێشەی خێزانی و پەروەردەی بناڵێنن